دەستپێکی کارکردنە لە نەخۆشخانەیەکی تایبەت بە توشبوانی کۆڕۆنا کەوا بڕیارە لە ماوەی 10 ڕۆژدا تەواو بکرێت. ئێمە ئیمڕۆ لێرە کۆبوونەتەوە لە شوێنی کارکردنی ئەو خەستەخانەیە کە بڕیاری لێدراوە دروست بکرێت لە ڕێگەی خێرخوازیەوە کە لەلایەن دوو کەسی خێرخوازەوە بڕیاریاندا دروستی بکەن. ئێمە لێرەوە زۆر سپاسیان دەکەین ئەوانیش کە وەستا مەعروف کە لە تەنیشتم وەستاوە لەگەڵ دکتۆر فەرهاد بڕیاریاندا لەسەر ئەرکی خۆیان خەستخانەیەکی 12 قەرەوڵەیی دروست بکەن. بەڵام ئێمە ئەو شوێنێک کە دەستنیشانمان کردووە بنکەکەیمان وا داناوە کە خەستخانەیەکی 24 قەرەوڵەیی بێت. بەڵام لە دوایکەوەی کە بنکەکەی دانرا و کۆنکریتەکە تەواو بوو اینجا 12 قەرەوڵەکەی لێ دروست دەکرێت و ئەگەر خێرخوازی کە زیاتر بوون و توانیمان ئیمکانیەتی ئەوە دابین بێت 24یەکە تەواو دەکەین دەنا 12 قەرەوڵەکە تەواو دەکرێت. دەستمان کرد ئەو خەستەخانەیەکی وا زەرورە بۆ کۆی بەڕاستی بیناو خەستەخانە زۆرە بەڵام ئەو خەستەخانە سیستەمی هەندێک سیستەمی جای دەبی تێدابی بۆی پێشەکەی جامبی سیستەمی ئۆکسیجنی تێدابی ژووری تایبەت بکرێت بۆ خەستەخان بۆ نەخۆشەکان بۆی ئەو نەخۆشانە بەرکەوتیان نەبی لەگەر کارمەندەکان و یان لەگەر نەخۆشی ترە بۆیە بەپێویست مازانی ئێمە دوو کەسی خێرخواز هەستین بەویشەوە هیواداری خەشکەش پێتە پێشت و بۆی بدوانی وەختێکی کاتێکی زوو نەخۆشخانەکە تەواو بکرێت. وا بڕیارە ژمارەیەک ئامێری هەناسەدان و کەلوپەلی تەندروستی لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بۆ ئەم نەخۆشخانەیە دابین بکرێت و تەندروستی کۆیەش ڕای دەگەیەنێت کردنەوەی ئەم نەخۆشخانەیە هەنگاوێکی گرنگ دەبێت بۆ داهاتوو. ئێمە سوپاسی بەڕێز قایمقامی کۆیە دەکەین مامۆستای یوسف کە لێرانەیە و سوپاسی هەردوو خێرە و من دەکەین کە لە سەرەتاوە ئامادەیان دەربڕی ئەمە کارێکی باشە کارێکی خێرخوازی ئێمە پشتیوانیان دەکەین داواکاری هاوڵاتیان زیاتر پشتیوانمان بن و ڕێنماییەکانی تەندروستی جێبەجێ بکەن. بەڕێوەبەرایەتی تەندروستی کۆیە ڕۆژانە لە ڕێگەی نەخۆشخانە و تیمەکانیانەوە پشکنین بۆ گومان لێکراوانی سنوورەکە ئەنجام دەدەن تاوەکو ئێستاش تەنها یەک کەس لە قەزای کۆیە بە ڤایرۆسی کۆڤید-19 تۆمار کراوە. کاروان نازم گەلی کوردستان قەزای کۆیە.